باشە کاکوات ڕێکاریەکانی هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵ چۆنە لە ڕێگەی تیمەوەیان ئامێری تایبەتە تۆزێک بۆمان باس سەرەتا دەمێ باسیەوەی بکەم لە عێراق بە شێوەیەکی گشتی یاسایەکە پێی دەیرن یاسای پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان ژمارە 5 ساڵی 2006 ئەم یاسایە دیاری کردووە کە چلایەنێک پەیوەستە بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ ینی ناکرێ هەموو کەس هەستێ و گۆڕی بە کۆمەڵ هەڵداتەوە یان دەستکاری بکە لەبەرەوەی ئەوانە ئەدلەی قانونی بەدواوەیە ینی هەر گۆڕێک هەڵدەدرێتەوە ئەدیلەی تایبەتی خۆی هەیە مەسا ئەو ئەدیلانە کۆ دەکرێتەوە لە داهاتوودا لەوانەیە محکەمەیەک تەبەنی بکە وانە لەو قانونە دوو مادەی تێدایە مادەی 4 و مادەی 6 مادەی یەکەم کار لەسەوەی دەکا شێوازی دەستنیشانکردن مەسەن لەسەر چ شێوازێک دەستنیشان دەکرێت ئەو گۆڕە بە کۆمەڵانە مەسەلەن کەسێک مەسەلەن دێ دەرێ ئەم گۆڕێکی بە کۆمەڵ لە فرانە جێ بەجێرەی مادەی 4 دەچن بە دوواداتون دۆ بکەن دواتر مادەی شەشەم لایانی قانونی لایانی دادوەریان لایانی پەیوەندیداری لە ڕووی قانونیەوە ڕێگە دەدا کە دەست بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بکرێ کاتێک کە ڕێگە دەدرێ مەسەڵەن تا دەگاتە سەر ڕووفاتەکان بە شێوەی ئەتیادی بە دوواداچوونی لۆ دەکرێ و هەڵکۆڵینی بۆ دەکرێت دواتر بە ئامێری بۆ نمونە فلچە و بێلچەی گچکە زۆر بە شێوەیەکی پرۆفشنل ئەو گۆڕانە هەڵدەگیرێنەوە کە هەڵدەگیرێنەوە ئینجا دەبرێنە پزیشکی دادێ